سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویست لە بەشی دوی بەرنامی ڕێبەندانی پێشەنگ گەرم و گەشتین سڵاوتان پێشکەش دەکەم و لەلایەن خۆم و سەرجەم هاوڕێ هاوکارانم گەرم و گەشتین پیرۆزبایی بە بۆنەی 26 ڕێبەندان پێشکەش بێەوە خۆشەویستان دەکەین بەڕێزان هەروواکە لە بەرنامەی بەشی یەکی ڕێبەندانی پێشەنگدا ئاماژەمان پێدا کۆمەڵە لەوەها فەزایەکی سیاسی کۆمەڵایەتی و کللتوریدا هاتە ئاراوە کە بە شێوەیەکی داخراو لەلایەن دەسەڵاتی پاشایەتیەوە ئیدارە دەکرا. لە بەشی دووهەمی بەرنامەی ڕێبەندانی پێشەنگدا باز لە کاریگەریە ئەرێنیەکانی کۆمەڵە لەسەر بزوتنەوەی چەپ و پرسی ڕۆشنبیری کۆمەلگای کوردستان دەکەین. ڕووخانی نیزامی فئۆدالی و هاوکات ئابووری داخراو لەگەڵی ئێرانی بەرەو بازاڕە جیهانی و خواستە سەرمایەداریەکان کە لە کۆتایی دەسەڵاتی قاجارەکان دەستی پێکردبوو با گۆڕوتینەوە بەرەو پێش دەچوو. پەرەسەندنی ژیانی شارنشینی و هاتنە ئارای چینی کرێکاری هەغدەسی لە کوردستان بەهۆی نەبوونی پرۆژەگەلی ئاوەدانکردنەوە و پیشەیی لەم ناوچەیە زۆربەی خەڵکی هەژار و کەمداهات یان بەواتایەکی دیکە کرێکارانی هەغدەسی بۆ دەرەوەی کوردستان و شار و ناوچەکانی دیکەی ئێران کە تا ڕێژەیەک لە بواری پیشەیی و ئاوەدانکردنەوە گەشەیان کردبوو ڕۆشتە بوون. هاتنەدەری خوێندنی باڵا لە پاوانی بنەماڵە و کەسانێکی دیاریکراوی دەوڵەمەند و شاری و خاوەن دەسەڵاتی ئابووری و سیاسی و نزیک بە دەسەڵات و هاتنە ئارای توێژی خوێندەواری زانستگا دیتوو وەکو توێژێکی کۆمەڵایەتی نوێ و هاتنە ئارای میکانیزمێکی کۆمەڵایەتی کە هەڵگری فکر و کللتوری جیهانی و خواستی نوێ لە نێو کۆمەڵدا بوون هاتنە گۆڕەپانی خەباتەوە. خۆڵبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی کۆمەلگای سونەتی و هێماکانی کۆمەلگای مدرن و ڕووخانی سیستمی باوک سالاری و هاتنە ئارای نەوەیەکی نوێ کە چی دیکە کللتور و شێوەی ژیانی نەوەکانی ڕابردووی پێقبوڵ نەدەکرا و خوازیاری گۆڕانی شێوەی ژیان و شێوازی بیرکردنەوە بوون پەرەیسەند. ڕۆشنی ژنان بۆ ناو دنیای فێرکاری و بازاڕی کار و گۆڕان لە ڕۆڵی دواکەوتوانەیە لە کۆمەلگادا هەمووی ئەوانە گۆڕانێکی بنەڕەتی لە جیهانبینی و بیرکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بەتایبەت لە ناو کرێکاران ژنان گەنجان و توێژی خوێندەوار پێکێنا. کۆی هەموو ئەو گۆڕانە ئابووری کۆمەڵایەتی و کللتوریە لە ئێران و بڵاوبوونەوەی بازاڕی جیهانی بە زۆربەی ناوچەکانی ئێران پێشکەوتنی خێرای ئابووری کە بە سەردەمی زێڕینی سەرمایەداری ناوی لێ دەبێت لە پاش شەڕی جیهانی دووهەم کە لە ئاکامدا بەرزبوونەوەی حەقدەستەکان و بەرزبوونەوەی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانی کرێکاران وەکو بیمەی بێکاری و بیمەی پزیشکی بۆ هەمووان فێرکاری و بارهێنان مافی ژنان منداڵان کە لەو سەردەمەدا بە دەوڵەتی ڕفا و ئاسایش ناوی لێ دەبرا لە دەستکەوتەکانی خەباتی کرێکاری و خەباتی کۆمەڵایەتی پێشکەوتی ئەو سەردەمە بوو کە لەگەڵ پێوانەکانی سۆسیال دموکراسی جیهانی دەهاتنەوە. بەشێکی زۆر لە پارچەکانی کوردستان چەند جارێک لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا حرەکە و بسوتنەوەی چەپی جیاوازیاوە سەریان هەڵداوە، بەڵام ئەمانە زۆر کاریگەریان دانەناوە. بۆم لە کوردستانی تورکیا چەند حرەکەیەکی بچووک هەبوون زۆر نەیانتوانی کاریگەری دانن تا ئەو کاتی کە پارتی کرێکارانی کوردستان دێ. لە کوردستانی عێراق ڕاستە لە دەورانێکە حیزبی شیوعی عێراقی توانی بووی نوێنەرایەتی بچوتنەوەی چەپکە، بەڵام بە نەتیجە ئەم حرەکەیە نەیتوانی فعلەن داخوازیەکانی کرێکاران و زەحمەت چێشان و کۆمەلگای کوردستان تحقیقکە و نەشی توانی سەرکەوتوو بێ. هەر بۆ دلیلی لە دوای دەینەوەدەکانیش کاتێکە ئەم حیزبە دروزە بێ ناتوان نوێنەرایەتی باڵی چەپی بچوتنەوەی کرێکاری لە کوردستان بکە تا ئەوەی کە لە دەیەی هەفتاکان کۆمەڵی مارکسیلینی دروزە بێ و فعلی نوێنەرایەتی بچوتنەوەی چەپەکە لە کوردستانی عێراق و ڕۆڵ و کاریگەریەکی گەورەدانێ لە کۆمەلگایە. سەبارەت بۆ پارچانە، بەڵام هەرچی سەبارەت بە ڕۆژهەڵاتە یا لە ئێران و کوردستانی ئێرانە لەگەڵ دەرکەوتنی کۆمەڵە سەر لە نوێ هاوکێشە سیاسیەکانی ئەو پارچەیە کە حیزبی دیموکراتی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووی پێش دروستبوونی کۆمەڵە خەبات و تێکۆشانی هەبوو و خاوەنی کۆمار و حیزبی دیموکراتی کوردستان بوو و تاکە حیزبی ئەو وڵاتە بوو کە ڕۆڵ و قورسایی گەورەی هەبێ، بەڵام بە دوای دەرکەوتنی کۆمەڵە هەم ئەم هەیمەنەیە نەما
و هەم ئەم تاکجەمسەری حیزبی کوردی کۆتایی پێهات و لە پاڵ ئەوەشدا مۆدێلێکی نوێ لە حیزبایەتی، مۆدێلێکی نوێ لە فکر و فەلسفەی حیزبایەتی و مۆدێلێکی نوێ لە کارکردن هاتەکایەوە. ئەمە چێ هێنای؟ ئەمە حیزبێک کە ناوی کۆمەڵەیە، کە ناوی کۆمەڵەی شۆڕژێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بوو لەو دەمەیە. کۆمەڵە بە کۆمەڵی خصوصیات، بە کۆمەڵێ مۆدێلی کارکردن و بە توێڕوانینێکی مۆدێرن و بە خوێندنەوەی بار و زروفی کوردستانی ئەو کاتە توانی لە مدەتێکی کەمدا خۆی پێناسە بکە و خۆی بناسێنێ وەکو حرەکەیەکی چەپ، وەکو بزوتنەوەیەکی چەپی مارکسیستی توانی خەڵکێکی زۆر لە دۆری خۆی کۆ بکاتەوە و فعلەن ئامانجەکانی بزوتنەوەی چەپ تەحقیقا و بتوانێت نوێرایەتی فعلی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و تا بەشێک لە خەڵکی ناوچەکانی ئێرانیش بکە. ئەم حرەکەتە خصوصیاتەکانی ئەوە بوو کە ئەوەی کە لە ڕابردوو کاری لەسەر نەکرا بوو کاری کرد، ئەوەی کە لە پێشتر دەستی بۆ نەبرا بوو دەستی بۆ بر، ئەوەی کە لە پێشتر قسە و باسێکی لەسەر نەکرا بوو بە جدی قسە و باسی لەسەر کرد. بۆ نمونە بزوتنەوەی ژنان تا ئەو کاتە شتێک نەبوو بە ناوی بزوتنەوەی ژنانی چەکدار، تا ئەو کاتە شتێک نەبوو بە ناوی بزوتنەوەیەکی چەپ بتوانێت داکۆچی لە بچنەوەی کرێکاران و زەحمەتکێشان بکە و بە دەنگی ئاشکرا داکۆچیان لێ بکە و بچێتە پاڕ ڕیزەکانی. ئەمانە لەگەڵ حرەکەتێکی تر لەگەڵ ڕێکخراوهای جۆراوجۆر تەشکیل درابوون، بەڵام ئەم حرەکەتە هەموو ئەوانەی زیندوو کردەوە و بۆ نمونە جارێشکە پێناسەی ژنی کرد لە کۆمەڵگای کوردستانە و جارێش کرد پێناسەی لاوانی کرد، کرێکاران و زەحمەتکێشانی کرد و جگەلەوەی کە مەسلەی مارکسیزم و ئەوانە لە ڕووی نەزەریەوە بۆ خەڵکشیکردنەوەی دا و کتوانی کۆمەلگای بەشێکی زۆری کۆمەلگای کوردستان بخاتە ژێر تەسیری ئەو فەلسەفەیەوە. بۆیە بەتسەوری من کۆمەڵا ڕۆڵێکی گەورەی هەبوو و تەنانەت هەر ئەو دەمە بوو کە لەگەڵ دروستبوونی و لە بەدوای پەرەساندنی و بەدوای ئەوەی کە ینی کەم حیزب هەیە لە پارچەکانی کوردستانە بەقەدەر کۆمەڵە لە کوردستانی ئێران، کۆمەڵی مارکسی لە کوردستانی عێراق و پێکاکە لە کوردستانی باکوور لە مدەتێکی کەمە گەشەیەک بکە کە چاوەڕوان نەکراو بوو، کە تەوەقع نەکراو بوو، بتوانێت ڕوبەڕووی هێزەکانی ڕابردوو بوەسێ، بتوانێت گەشەیەکی گەورە لە کۆمەلگا بکە، خەڵکێکی زۆر لە دەوری بەرنامە و کاری خۆی کۆ بکاتەوە. ئەوانە ئەو سێ هێزە بوون کە بەتسەوری من لە ڕۆژهەڵات کۆمەڵە ئەو کارەی کرد و لە کەیشە لە کاتێک ئاستەم و ئیستیبدادی شاهنشایی لەو پەڕی ئەوجی دەسەڵاتی بووە و بەدوای ئەوش لەگەڵ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانی ئەم حرەکەتە ڕۆژ بۆ ڕۆژ گەشەی کرد و توانی لە ڕووی چەکداریەوە بزوتنەوەیەکی باسکی بەهێزی چەکداری خەڵکی کوردستان بێ، توانی ینی بۆ نەتوانی دەیان شانازی گەورە بخڵقێنێ و توانی لە بواری مەسلەی ڕووناکبیریە ئەدەبیاتی کۆمەڵە کاریگەری گەورەی دانا لەسەر کوردستانی ئێران و لەسەر کوردستانی عێراق، لە بواری مەسلەی ژنانم باس کرد، لە بواری گەنجان و لاوان و کرێکاران و زەحمەتکێشانم باس کرد و هەر بۆیە ئەم حرەکەتە توانی نوێنەرایەتی بزنەوەی چەپ بکە و تا ئێستاش هەتا ئەم لەحزەیەش کە باسی یەکەین تەنها کۆمەڵە و کۆمەڵەکانن کە نوێنەرایەتی بزنەوەی چەپ بکەن لە کوردستانی ئێرانە و هیچ کەسێکی تر نییە دیعای ئەمە بکە و خۆشیان نایکەن و نیشە لە بەڵام ئەوەی کە ڕەنگە ئاڵگۆڕێک بەسەر وەزعێتی سیاسی جیهانە هات بێ، ئەوەی کە ڕەنگە ئاڵگۆڕێک بەسەر وەزعێتی مەرزەکان و سنوورەکانە هات بێ تا ڕادەیە کۆمەڵە لە زۆر بوارە پاشەک شێکرد بێ کە سۆری من ئەمانە کاتیە. بەڵام ئەوەی ئەگەر یەکێ بێ لە ڕووی مێژووی و تاریخیەوە پەنجە لەسەر ڕۆڵی ئەم بزوتنەوەی دانێ، ئەم حرەکەتە دانێ حرەکەتێکە کە وەکوتم لە سەروی تەوەقع نەکراوە ڕۆڵی هەبوو، کاریگەری دەهەبوو و توانی بەشێکی زۆری سنەت و تەقالیدە کۆنەکان خوراافیاتەکانی کۆمەلگا و سیستەمی فودوئاڵی و مەسەلەی پاشکۆیی ژن و مەسەلەی سنەتی کۆمەلگا و مەسەلەی زۆر بابەتی تر کە لە کۆمەلگای ڕێگیانداکتی بوو ئەم توانی دەور و نەخشی جددی هەبێ لە هەڵتەکاندنی هەموو ئەو عادات و تەقالید و خوراافیاتە چ سیاسی، چ کۆمەڵایەتی، چ مەزهەبی، هەموو ئەوانە ڕۆڵی گەورەی هەبوو. پەرەپێدانی فێمینیزم و بزوتنەوەی ژنان و زۆربوونی ڕۆڵی ژنان لە کۆمەلگا و گەشەی گەنجان لە بواری زانست، کللتور، شێوەی ژیان، ئەدەبیات،
موزیک و ڕوخانی پاشماوەکانی نظامی ئیستعماری و گەشەی بزوتنەوەی کرێکاری و پەرەسەندنی بزوتنەوە ئازادی بەخشەکان لە وڵاتانی جیهانی سێهەمدا و سەرهەڵدان و سەرهەڵبڕینی بزوتنەوە چریکیەکان وەکو ئالتەرناتیڤێک لە بەرامبەر نیزامە دیکتاتۆرەکان لە ڕۆژهەڵاتی ناوین و باقی وڵاتانی جیهان و هاتنە ئارای چەپێکی نوێی جیاواز و سربەخۆ لە بلۆکی شۆرەوی کە کاریگەری خۆی لەسەر شەقامی کۆمەڵایەتی و سیاسی ئەو کاتی ئێران و کوردستان بەتایبەت لەناو کادرانی دامەزێنەری کۆمەڵا دانا. گۆرانکاریە یەک لە دوای یەکەکانی ئەو کاتی کۆمەڵگای ئێران و هاوکات زاڵبوونی ئیستبداد و داخراوی سیاسی لەلایەن دەسەڵاتی زاڵ ئاڵوگۆڕی بنەڕەتی لە شێوەی خەبات و پێکهاتنی حیزبە سیاسیەکانی ئێران و کوردستان دانا. ئاڵوگۆڕە ناوچەی و کوردستانیەکان لەو ساڵانەدا بەرچاو و بە خێرایی تێدەپەڕین و کاریگەری ئەرێنی بوو و یەکێک لە سەرچاوە فکری و سیاسیە گرنگەکانی پێکهاتنی کۆمەڵە بوو. لە واقعی خۆی کۆمەلگای کوردستان و تەغییراتی مادی ژیانی خەڵک بوو کۆمەڵی دروست کرد. کۆمەڵە مەخلووقی ئاياتێک نەبوو لە ئاسمانەوە کەوت بۆ نەخوارێ، مەخلووقی عیدەیەک ڕۆشنبیر نەبوو دانیشن و تەکبیر بکەن و بە کەیفی خۆیان شتەکە دروستکەن. ناخ کۆمەڵە خۆی ڕاستە و ڕاست لە قوڵایی کۆمەلگای کوردستان و لە ئاڵوگۆڕەکانی کوردستان هەڵقوڵە. لە واقعی خۆی دەتوانم بڵێم کۆمەڵەیش مەحسوولی ئەو ئاڵوگۆرانە بوو. ئەگەر ڕەنگی سیاسی پەیدا کرد و تەشەکولی پەیدا کرد، ئەلێرەیە بنیانگوزارانی کۆمەڵە نەقشیان هەدێلەوە. بنیانگوزارانی کۆمەڵە نەقشیان ئەوەیە کە ئەم مەیلێ کۆمەڵگاییە، ئەم نیازە کۆمەلگاییان هێنا کۆیان کردەوە بە شکلی شعار و داخوازی هێنایانەوە ناو کۆمەڵگا. ئەوان نیازە مادیەکانی بزوتنەوەی خەڵکی کوردستان ئاڵوگۆرێکی پێکەنا کە کۆمەڵی تێدا دروست بوو. کۆمەڵیش عینی ئەو شعار و داخوازانی کە ئەو کۆمەلگایە پێویستی بوو وەک بە شێوەی سیاسی و بە شێوەی شعار هێنایەوە ناو کۆمەڵگا. ئەمە ئەو ڕابطە دیالێکتیکەی نێوان کۆمەلگا و نێوان کۆمەڵەیە و سەرهەردانی کۆمەڵە بە نەزەری من لە ئەساسا و لە ئەوڵەوە مەحسوولی ئەوەیە. لە بیرمان نەچێ لەو کاتانەیە دەورانی کۆمەڵە پێکاتووە نەک لە کوردستان و تەغیر و تەحولاتانە کرابی، خۆ لە ئێرانش کۆمەلگای ئێران کۆمەلگای دنیا ئاڵوگۆری تیا بۆ جگات بوو. بۆ نمونە بڵێم لەباری سیاسی و لەنێو حزبەکانە کۆمیتەی ئینقلابی حیزبی توودە بۆیە پێشات کە نەقدی هەبوو لەسەر ڕابردووی و دەیویست ئەوش خۆی نوێکاتەوە. لە کوردستان کۆمیتەی ئینقلابی بۆیە پێکات کە نەقدی لە ڕابردووی حیزبایەتیش هەبوو، ویستی بە مێتۆدێکی تازە بە ڕەوشێکی تازە ئەمانە بێنێ. کۆمەڵە بۆ خۆی یەکێ لەو دیاردە نوێیانە بوو کە هاتە سەرم سەرزەمینە. بۆیە کە زۆر جاری وایە و پرسیارە ئەکرێ کە ئەرێوە چۆن بوو کۆمەڵە ئاوا لە کتوپرێکا پەرێسن. جوابەکەی زۆر ڕۆشنە. ئاڵوگۆڕی وردە و هەنگاو بە هەنگاوی کۆمەلگای کوردستان گەیشتە ئاستێک تاچی کورد و شعوری تاچی کورد گەیشتە ئاستێک کە پێویستی هەبوو حیزبێک ئەو نیازانە ئەو ئارەزوانە یا بە عیبارەتێکی تر ئەو شعارانە کۆبکاتەوە گوێناوی حیزبی بخاتە دەرێ. هەلە بەرخاترەوەش بوو ئەوە دەورێکی ئاوا گەشەی کرد. بۆیە کە کۆمەڵە دەتوانم ئەرز بکەم کە بەڕاستی پێویستی و زەرورەتێکی سیاسی ئەو سەردەمەی بزوتنەوەی کوردستان بوو و جوابدانەوە بوو بەو نیازە. هەر بۆ یەکیش هەتا ناخی ئارەزوەکانی خەڵکی کورد ڕۆیشتە خوارێ تا قوڵایی دڵیان چوە خوارێ. خەڵکی کوردستان دەوریان تێدا خۆیان بۆ ئامادە کرد، چوونە ڕیزەکانی شەهیدیان بۆدا، چونکە دەبوو ئەو دوو پەدیدە کە هەردووکیان یەکن لە دنیای مادیە خۆیان نیشان بدەن
هەم بزوتنەوەی کورد خۆی نیشان بدە و هەم حیزبێک کە شعاری و ئارەزوەکانی ئەو بزوتنەوە بەیانەکە ئەوش خۆی نیشان بدە. لە کەیشا ئەو کارە کرا لە کەیا بوو کۆمەڵە من بەڕێی خۆما دەزانم سێ فاکتۆر دەبێت لە بەرچاو بگرین بۆ ئەوەی بزانین دیاردەی کۆمەڵە چۆن بوو هات. یەکەم عەرزم کردی شعارەکان بوو. شعارەکانی بە دروست پێویستی نیازی ئەو سەردەمەی بزوتنەوە بوو. دووهەم کۆمەڵە بکردەوە هاتە مەیدان. عیبارەت نەبوو لە مەقولاتی زێهنی عیدەیەک ڕۆشنبیر کە کۆ ببوونەوە و قسەی چاک بکەن. کۆمەڵە نەهاتبوو بۆ نەسیحەتکردن، کۆمەڵە هاتبوو بۆ کارکردن. کۆمەڵە ئەزمی جەزم بوو بۆ ئەوەی ئەو نیازانەی بزوتنەوەی خەڵکی کورد لە دنیای واقعیا بکردەوە دەربێنێ. بۆ یەکە لە هەمووی ئەو مەیدانانەدا تۆ ئەگەر دقەتت کرد بێ ڕەهبەرانی کۆمەڵە هەموویان خۆیان چوونەتە ناو خەڵک کاریان کردووە. کاک حمەسێنی کەریمی وەستا ساڵە بەنا بۆ لە منتقەی سەردەشت خۆ چەندە تەحسیلاتی دانشگایی بۆ خوێندەواری بۆ مهندسی کەشاوەرزی بۆ ئەوە کاک دکتۆر جەعفەری شەفیعی لە دانشگاکانی تەبرێز و لە بیمارستانەکانی تەبرێز بوو. ئەمن زۆر قسەم هەیە لەسەر ئەوانە نمونەی ورد بۆ بجەرمەوە بەڵام مەجای بەرنامەکەنی. کاک سیدیقی کەمانگەر کاتی خۆی وەکالەتی خەڵکی فەقیر و هەژاریە کرد بەبێ پوڵ بەبێ فڵان. زۆرێکی تر لەوانە من دەتوانم میسال بۆ تۆ لەم کاک عەبدوڵای مۆتەدی کاتی خۆی من یەکێ لەو کەسانە بووم کە خۆ نەمدی بوو بەڵام خۆشمەویست چونکە بیست بووم دەچێت لەگەڵ کرێکارەکانی خۆیان دروێ ناکە. یعنی کۆمەڵەن هات بوو بۆ ئەوە بۆ نەسیحەت گۆیا عیدەیەک ڕۆشنبیرن هاتوون و خەڵک پێ نازانن و ئەوان پێیانزانی وە نەسیحەتی خەڵکەکەن ئەوە نەبوو. کۆمەڵە بێجگە لە شعارەکانی بەکردەوە هەنگاو بە هەنگاو هاتوو لەگەڵ خەڵکەکە ڕۆی یەکە بە یەک. ئەمە دوو. سێهەمین شت لە کاتێکا کۆمەڵە موجودیەتی عەلەنی خۆی عەلام کرد کە ئینقلابێک شۆڕشێک لە ئێران کرابوو. خۆی شۆڕش ئەگەر کۆمەڵیش نەبووایە ئەگەر هیچ کەسی تریش نەبێ شۆڕش و ئینقلاب خەڵک ئازاکە خەڵک جەسوورەکە چونکە هەموو کەس هاودەردن خەڵک بەهێزەکە خەڵک میل پەیداکەن لە ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیەکانە بەشداری بکەن. خەڵک ئەو کاتانەی کاتی شۆڕشە تەسمیماتێکە گرن کە لە حاڵی عادیە بە 10 ساڵیش بۆیان ناگیرێ بەڵام ئەو کات ئەو لەحزە تەسمیمەگرن تازە بێ بچنە نێو شۆڕشەکەەوە. لەبەر خاترەوە لە شەرایەتێکی سیاسیە کۆمەڵە هاتە مەیدانەکەەوە کە دروست کۆمەلگا هاژا بوو ئاڵوگۆڕی دەویست هاتبوو خیابان خۆی ناسی بوو خۆی ناساند بوو. ئەم شتانە بە نەزەری من ئەم شعارانە ئەم پێوەچوونە لە لەحزەی ئینقلاب ئەو شێوە کار و کردەوە کە کۆمەڵە کردی هەم بە کردەوە هەم بە شعار و هەم لە شەرایەتێکی سیاسی معەنە بۆ یەکە لەگەڵ ئیستیقبالێک و لەگەڵ خۆشەویستیەکی زۆری کۆمەلگای کوردستان ڕوبەڕوو بوو. خۆناغی دووەمی گەشەی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵا هەڵدەگەڕێتەوە بۆ پاش سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی کە کاریگەریەکی قوڵ و بنەڕەتی دانا لەسەر خۆڕاگری و بەرەنگار بوونەوەی خەڵکی کوردستان دژی سیاستە دژە مرۆیی و دژە ئازادیەکانی کۆماری ئیسلامی پاش ڕوخانی دەسەڵاتی پاشایەتی و پاشماوەکانی دیکتاتۆریەت لە ئێران و لا کوردستان بەتایبەتی. لەم قۆناغەدا کۆمەڵا بە شێوازێکی هەمەلایەنە وەکو حیزبێکی شۆڕژگێڕ و خەڵکی کە لە قوڵایی کۆمەلگای کوردستانەوە پێی نابووە قۆناغێکی هەستیاری مێژووی سیاسی ئەو کاتی کوردستان کە لە ڕێکخراوێکی نهێنی بەرەوە هەرچی بەرینتر بوونەوە و زیاتر کۆمەڵایەتی بوون هەنگاوی دەنا بەلە بە چاوگرتنی ئەوەی کە کۆمەڵا تۆڕێکی بەرینی لە کادرەکان و هەڵسوڕاوانی خۆی لە نێو کۆمەلگا کە زۆربیان کەسایەتی خۆشنا و جێگای باوەڕی کۆمەڵانی خەڵک و چین و توێژە جیاجیەکانی کۆمەلگا و ڕوخسارە ناسراوەکانی نێو زیندانەکانی سەردەمی دەسەڵاتی پاشایەتی و
دواتریش کۆماری ئیسلامی بوون زۆر زوو توانی ببێت با ڕێکخراوێکی تۆکمەی جەماوەری. کۆمەڵا بەهۆی پێشەنگایەتی و پەرەپێدانی بۆچوونی چەپ و نوێ دۆست و لایەنگرێکی زۆری لە ناو توێژی خوێندکاران، مامۆستایان، کرێکاران، زەحمەتکێشان، گەنجان و جوتیارانی شار و لادەی کوردستانی بۆ خۆی دەستەبەر کردبوو. لە ڕاستیە هەر ڕێکخراوێکی سیاسی یان هەر بیر و باوەڕێکی سیاسی کە دێتە مەیدانی کاریگەریەوە، مەبەستم ئەو مەیدانە کاریگەریە بوو کە لە سەرەتا کە کۆمەڵە هاتە ناو بزوتنەوەی نەتەوایەتی و میلی دیموکراتیکی کوردەوە، جۆرێک کاریگەری دروستەکە کە لەوانەی پێش خۆی جیاوازە. مەبەستم ئەوەیە کە ئەو کاریگەریەی کۆمەڵە لە بزوتنەوەی نەتەوایەتی کووردا هێنای کاریگەریەک بوو کە تا ئیسە درێژەی هەیە کە جیاواز بوو لە حیزبەکانی پێشخۆی یان ڕێکخراوە سیاسەکانی پێشخۆش، کەویش ئەوەیە بزوتنەوەی نەتەوایەتی کوردی متوربە کرد یان هاوئاهان کرد لەگەڵ ئەو بزافە یان ئەو بزوتنەوەی کە بە بزوتنەوەی چەپ یا بە بزوتنەوەی چینایەتی ئەناسرێ. بە بڕوای من کۆمەڵە پێش هەموو حیزبەکانی دیکەی کوردستان، تەنانەت پێش کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە باشووری کوردستان، تەنانەت پێش پێکەکە لە باکووری کوردستان توانیوێتی کاریگەریەکی موسبەت یان کاریگەریەکی پێشکەوتون خوازانە لە بزوتنەوەی نەتەوایەتی کورد دروستکە، بەوەی کە هێزەکانی شۆڕژ یان هێزە کاریگەرەکانی شۆڕژ کە هێزەکانی کرێکاران و زەحمەتکێشان و ڕووناکبیران و ئەوەی کە پێوترێت چینی سێ هەموو ئەوانە توانی لە کۆمەڵە جارێکی تر دروستی بکاتەوە یان با بڵێن بیخاتە ناو شۆڕش. ئەمە لەباری سیاسیەوە. بەڵام لەباری تیئۆریک و میتۆدیەوە کۆمەڵە ڕوانگەیەکی هەبوو کە من پێم وایە هێشتا ئەو ڕوانگەیە ڕوانگەیەکی پۆزتیفە و ئەتوانێت کاریگەری هەبێ کە ئەویش لە با بڵێن لە جزوەی یان لە نامیلکەی مافی خودمختاری بۆ کوردستان کە دیارە خودمختاری ئەکرێ بۆ چوونی جیاوازی هەبێ کە ڕەن بێ ئێستا کەسمان باسی خودمختاری نەکەین، بەڵام ئەو وەختە ئەو ڕوانگەی کە لە بەرنامەی کۆمەڵە بۆ خودمختاری کوردستانە بوو، هەروە بزانام نامیلکەکە ڕێک ناوەکەی وابوو، ڕوانگەیەکی زیاتر ئینسانی بوو، ڕوانگەیەکی پێشکەوتون خوازانە بوو و جارێکی تر بە ئاڕاستەیەکی تریان بە ئاڕاستەیەکی پێشکەوتون خوازانە کۆمەڵە توانی لەناو بزوتنەوەی نەتەوایەتی کووردا گۆڕانکاری بە قازانجی بیر و باوەڕی پێشکەوتون خواز و بە قازانجی ئازادی و بە قازانجی عەدالەت و یەکسانی. بەهۆی بوونی ئەو پشتیوانیە بەرینە کۆمەڵایەتیەی کە بەهۆی هەڵسوڕان و چالاکانی کادرەکانی خۆیەوە لە ڕۆژە سەرەتاییەکانی سەرکەوتنی شۆڕش و گۆڕانی سیاسی لە ئێران کۆمەڵا توانی با شێوەیەکی بەرچاو لە ڕێکخستنی خۆپیشاندانەکان، چالاکیە سیاسی و مەدەنیەکان ڕۆڵی کاریگەر بگێڕێت لە شەقامی سیاسی کوردستاندا. بە ئازادبوونی کادرانی ڕێبەری و دامەزێنەرانی لە زیندان کۆمەڵە توانی بە گوڕوتینێکی باشترەوە بەرەو پیری ڕووداوە گرنگە سیاسیەکانی دواتری کوردستان بڕوات. ئەوەندەی کە من بیرم بێ یان ئەوەی کە کاریگەری لەسەر نەوەی ئێمە هەبوو، نەوەکانی تری پێش کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان و کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کاریگەریەکی ئاوا بەهێزیان نەبوو لەسەر بزوتنەوەی چەپ، هەم لەباری جیهان بینیەوە و هەم لەباری ئەوەی کە لە ناو بزوتنەوەی کووردا ئامادەیی هێزێکی چەپ، دیارە مەبەستم هێزێکی چەپی بەهێز و کاریگەرە. بە بڕوای من لە کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستان و لە کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانەوە دەست پێەکە. بەڵام کۆمەڵەی شۆڕژگێڕی با بڵێن کۆمەڵە بە شێوەیەکی گشتیان کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەتوانین بڵێن یەکەمین ڕێکخراوی کوردیە کە گرنگیەکی فکری و جیهانبینی و پەیگیری بە بیر و باوەڕەکانی چەپ و بیر و باوەڕی مارکسیزم و ئەو بیر و باوەڕە چەپایەتی کە ئەو کاتە کۆمەڵە خۆی بڕای پێبوو، چکە
لە سەردەمی کۆمەڵایە ئەو باس و خواسانە یان ئەو چاپەمەنیانی کە لەسەر بیر و باوەڕەکانی چەپ لەسەر پرسەکانی چینی کرێکار لەسەر پرسی مارکسیزم لەسەر پرسی سۆسیالیزم تەنانەت لە ڕخنە لە کۆمونیزمی ئۆردوگایی یان سۆسیالیزمی ئۆردوگایی بەوەی چینیش و بەوەی شوورەویەوە دەوری کۆمەڵە بەڕاستی دەورێکی زۆر گەورە بوو. ئەتوانین بڵێن جۆرێک لە تازەکردنەوە یان جۆرێک لە وەرچارخاندن لە بزوتنەوەی چەپی کوردستانە هەم کوردستانی ڕۆژهەڵات و هەم کوردستانی باشوور کاریگەریەکی وا هەبوو کە تا ئێستش کاریگەریەکەی ماوە یان با بڵێن کاریگەریەک بوو کە لە مێژووی بزوتنەوەی چەپا لەم ناوچەیە کاریگەریەکی بێوێنە بوو کە ئەو سەردەما زۆربەی چەپی کوردستان بە ڕۆژهەڵاتیش و بە باشووریشەوە زیاتر ئاڕاستەکەیان یان جیهەتەکەیان یان ڕوانگەکەیان لەو ڕوانگەیە بوو کە لە ڕێگەی کۆمەڵەوە دەهات یان لەو باس و خواسانەوە بوو کە لە ناو کۆمەڵایە گەرم بوون یان لەو چاپەمەنی و شتانە بوون کە لە کۆمەڵا بۆ ئێمە دەهاتن. ئەتوانین بڵێن کە کۆمەڵا بە یەکێک لە وێستگە گەورەکان و کاریگەرەکان یان بە وەرچەرخانەکانی بزوتنەوەی چەپ لە کوردستانە دائەندێ. مەودای زەمەنی نێوان شۆڕشی ساڵی 57 تا فەرمانی هێرشی خومێنی لا 28 گەلاوێژ بۆ سەر خەڵکی کوردستان بۆ کۆمەڵە دەورەیەکی بەرین لە ڕێکخستن و کارکردن لە نێو کۆمەڵگادا بوو. لەو سەردەمە کورتماوەدا بە کەڵک وەرگرتن لەو ئاسایش و هێمنیەی کە پێش هێرشی پاسداران بۆ سەر خەڵکی کوردستان هاتبووە ئاراوە کۆمەڵە بۆ یەکەم جار لە مێژووی کوردستاندا یەکێتی جوتیاران و یەکێتی کرێکاران یەکێتی موعەلیمان ڕێکخراوی ژنان و دەیان کۆڕ و کۆبوونەوەی جۆرە و جۆری کللتوری لە بوارەکانی ئەدەبی شانۆ شێعری شۆڕژگێڕی و سیاسی و ڕۆشنبیری لە شار و دێهاتەکانی کوردستان پێکهێنا و گەشە و پێشکەوتنی بەرچاوی بێوێنەی لە بواری سیاسی و کللتوریدا بەخۆوە بینی. ئەو سەردەما بە سەردەمی زێڕین و گەشە و خۆشەویستبوونی خێرای کۆمەڵا لەناو کۆمەڵانی خەڵک و بوونی بە حیزبێکی بەرینی کۆمەڵایەتی و ئازادی خواز و پێشکەوتوی سەردەمیانە کۆمەڵا بەهێنانی دروشم و شێوازگەری جیاوازی خەباتی شۆڕژگێڕانی نوێ و پشتیوانی لە جوتیاران لە بەرامبەر زوڵم و زۆری پاشماوەکانی سیستمی دەرەبەگایەتی و بەرەنگاری هەمەلایەنە لا خەڵکی هەژار و پەشمەینەتی کوردستان بەتایبەت دیفاعی شێلگیرانە لە بەرابەری مافی ژنان و چالاکبوون و هێنانیان لە بوارە جۆرا و جۆرەکاندا چ لە خەباتی سیاسی خەباتی مەدەنی و خەباتی چەکداریدا. ئەم حیزبە بە تەنها کاری لەسەرەوە نەکرد کە بە تەنها مۆدێلی حیزبایەتی پێشخا و بتوانێت نوێنەرایەتی چین و شەریحەیەکی دیاریکرا بکە و ئەم حرەکەتە بە تەنها نەوەستا لەسەرەوەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە و ئەم حرەکەتە بە تەنها نەوەستا لەسەرەوەی کە مەسەلەی ژنان بە جددیت بگرێ و تەقوێتی ئەم بکە و پشتیوانیان لێ بکە و فعلی داخوازی لە مافەکانیان بکە و نەگەرەوەی کە هێزی چەکداری ژنان پێک بێنێ بەڵکو داکۆچی لە یەک بەیەکی مافەکانیان کرد و لەسەر مافەکانیان هاتە دەنگ و بە فعلی ئەمەی کرد. ئەگەر پێشتر شتێک هەبوو بێ بە ناوی ڕێکخراوهای ژنان و ئەوانە بە تەسەوەری من جۆرێک بوو لە تەمسیلکردن بەڵام واقعەتی ئەم حیزبە ئەم حرەکەتە نیشانی داکە ژن لەکوێ ئەم حرەکەتەیە و ژن لەکوێ ئەم کۆمەڵگایەتوانێت خۆی پێناسەکان خۆی بناسیێنێ. سەبارەت بە مەسەلەی ڕووناکبیری یەکێکتر بوو لەو خاڵە گرنگانی کە کۆمەڵە دەستی بۆ برد هەرەوەی کە تۆ باست دەکرد لە کۆمەلگایەکی سنەتی لە کۆمەلگایەکی فیدوئاڵی کە عیبە بوو ژن گۆرانی بڵێ کۆمەڵە چەندین سمبول و ڕەمزی لەم بابەتانە دروست کرد و لە شوێنێکە کە لەژێر ڕژێمی ئیستبداد و ستەمکاری شاهانشایی سرود قادەغە بوو گۆرانی حرام بوو بە جۆرە لە جۆرەکان کە داکۆچی لە بستنەوەیەکی سەبیا لە خەڵکی کوردستان بکە کۆمەڵە بپێچەوانەوە تیپی بانگەواز دروزەکە و تا ئەم لەحزەیەش ئەگەر چەند سرودهایەک لە هەر چوار پارچەی کوردستان خەڵک بیناسن و بتوانێ داکۆچی لە مافەکانی ژنان و کرێکاران و پێشمەرگە و خەڵکی کوردستان بکە ئەوە بەشی شێر لەم حرەکەتەیە بەر کۆمەڵاکەوێ. بۆ نمونە بە تەسەوەری من هونەرمەندانی خۆشەویست کاڵێ ئاتەشی نەزمەدینی غوڵامی ناسری ڕەزازی ئەمانە
ڕاستە بە خۆیان سەروەتێکی گەورەی ئەم کۆمەڵگایە بوون بەڵام بێ ئەوان خۆیان ئەوە بزاننەوە کۆمەڵە بوو ئەمانی بەرهەمهێنا و ئەوە سرود و هوەر و ئیمکاناتێک ئەوان وەریانەگرت چ لە ڕووی ڕۆحیەوە چ لە ڕووی هوەریەوە بە پشتی کۆمەڵە بوو و ورە و حەماسەتی لە کۆمەڵە وەرەگرت بۆ نمونە هەموو ئەو سرودانەی کە ئەو کاتە کاک ناسی ڕەزازی پێشکەشی کردوون بە پێشمەرگە و بە خەڵکی کوردستان حماسەتێک کە خوڵقاندوێتی لە ناو ئەم هونەرمەندەیە هێزی پێشمەرگی کۆمەڵە بووە و خەباتی شۆڕژگێڕانەی ئەم حرەکەتە بووە خۆ هێزی تریشە بوون بۆچی ئەم هونەرمەندانەیان نەخۆڵقانیان نەبوون ئەمە لە پارچەکانی تریش ڕاستە بڵێم بۆیە بە بۆچوونی من هەموو ئەم هونەرمەندانە و چەندین هونەرمەندیش کە لێم ڕیزەیە بوون بە بۆچوونی من قەرزاری کۆمەڵن و پێویستە ئەوان ئەترافیش بەوە بکەن و دیارە ئاڵگۆڕێک بەسەر وەزئێتی هوەر و فان و سیاسەت و حیزبایەتی لە هەموو پارچەکانی کوردستان هاتووە بەڵام بە بۆچوونی من ئەوە کۆمەڵە بوو کە حماسەتێکی ئەدا بە ئەوان تەقوێتی یەکردن و تیپی بانگەوازی لە شاخ بۆ دروست کرد بوون کە ئیمکاناتێکی بە ئیمکاناتێکی کەمەوە ئەوەیە کرد لە باری ڕووناکبیریەوە بۆ نمونە ئەوە کۆمەڵە بوو کە ئەو کاتە پێشەنگ و پێشڕەوی چابە کرد و تەرح و نەزەریاتی جیاوازی هەبوو بۆ نمونە حرەکەتێک بوو ڕوو بە حرەکەتی ڕوو بە بستنەوەی ناسیۆنالیستی لە کوردستانی ڕۆژهەڵات قسەیە کرد ڕوو بە هەموو ئەو بۆچوونە پۆپۆلیستی و ڕێزیۆنیستانەی کە لە کوردستانی ئێران و لە ئێران بڵاوەکرانەوە وەڵامێکی پێبوو ئەمانە لە کوێوە نەشرەکان لە میداکانیەوە ینی بۆ نمونە من لە بیرم دێ پێشڕە و لە دەی هەشتاکانە ڕۆڵ و کاریگەری و دەور و نەخشێکی گەورەی هەبوو نەک لەسەر کوردستانی ئێران و ڕۆشنبیران و بەڵکو لەسەر خودی کوردستانی عێراق کە کاریگەریەکی گەورەی دانابوو کەمنین ئەو ڕۆشنبیر و نووسەرانی کە لەژێر تەئسیری ئەدەبیات و کللتور و ڕووناکبیری کۆمەڵە دروست بوون کە من بەش بە حاڵی خۆم پێم وایەکێ لەوانم ئەگەر ڕۆڵێکی کەمی و کاریگەریشم لە کۆمەلگایە هەبوو بێ یان ئەگەر توانی بێتم شتێک بکەم بە بۆچوونی من یەکێ لەوانەی کە من قەرزاری ئەم ئەدەبیاتم چکە من لە 20 ساڵی ڕابردوو متابعی ئەدەبیاتوی کۆمەڵاکەم چ گۆڤارەکانی چ ڕادیۆکانی نەشریەکانی و تێڕوانی نەسیاسیەکانی و بیر و بۆچوونە فکری و نەزەریەکانی و بە هەزاران خەڵکی وەکو من لێرە و لەو دی و لە ڕۆژهەڵات شایدی ئەوەن کە ئەم بزوتنەوە ڕووناکبیری ئەم حیزبە دەستیدا بووە چەنە تەئسیری هەبووە چەنە کاریگەر و مؤثر بوو و ئەتوانم بۆ نمونە لە کوردستانی عێراق لە شاعری وەکو حەمە عەزیزی دروست کردووە کە حەماسەتێکی لە کۆمەڵەوە وەرەگرت و هەتا ئێستا شعر و گۆرانیەکانی لە سەرزاری خەڵکن و یەکێکە لە شاعرە گەورە و خۆشەویستەکانی کۆمەڵگای کوردستان و بە تەسەووری من هەر ئەوەندەی کە باز لە شاعری گەورە ئەکرێ حەمە عەزیز یەکێکە لەوانە کە ڕەنگە وەکو پێویست بەڵێ و ئەوەی کە جەناب باسیەکەی ئەمە شێرکۆبێکەسە لەژێر تەئسیری حەماسەت خوڵقێنی کۆمەڵە و بەیان و جەعفەری شەفیعی شعری دەلالە و شعری بەیان ئەنووسێ و ئەم بە بۆچوونی من ئەگەر دەیەها و سەدەها شعری شێرکۆبێکە زیندوو بن دوان لە هەرە شعرە زیندوەکانی شعری بەیان و شعری دەلالۆیەکە بۆ هاوڕێی گیانبەخت دکتۆر جەعفەری نووسیوە کاک شێرکۆ لە خۆیەوە نییە ئەم شعرانە ئەنووسێ کاک شێرکۆ لە خۆیەوە نییە حەماسەتێکی هێندە گەورە لە ناو شعری بەیانە دروزە بێ تەنانەت لە سەردەمایە کە هەندێشت قەدەغە بوو و ئەو ڕوبەڕووی سیستەمی سیاسی ئێران و ڕوبەڕووی کۆمەلگا قساکە و داکۆژی لە مەسەلەی ژنەکە و هەموو ئەوانە ژەگەڕێتەوە سەر ئەوەی کە حرەکەتێک ئەم ژنەی دروست کردووە بۆ خۆ ڕەنگە زۆر حرەکەتی تر ڕوویدا بێ زۆر ژنی تر سەری هەڵدابێ ژنی تریش پێشمەرگە بوون بۆچی کاک شێرکۆ ناتۆ بۆ ژنێکی تر شعر بنووسێ بۆچی دەیان کەسی تر شەهید بوون لەو ڕێگایە دەیان هاوڕێترمان گیانیان بەخت کرد بۆچی بۆ ئەوانە بەو حەماسەتێتیانە بوو مەسەلەکە وابەستگی هەبوو بۆی ئەم حرەکەتە سیمبۆڵ و ڕەمز و مۆدێلێکی لە ئینسانها لە ئەدەبها لە شعر و لە گۆرانی و لە فەرهەنگێک دروست کرد بوو کە جیاوازتر بوو لەوانەی پێشوو. کۆمەڵا بە بەرەنگاری لە ئازادی ڕادەبڕین و پێشەنگایەتی لە پێکێنان و پشتیوانیکردن لە ڕێکخراوە مەدەنی و سنفی و کللتوریەکان بەتایبەت ڕێکخراوە دیموکراتیکەکانی ناسراو بە جەمعیەتەکان لە شارەکان کە زیاتر هێزی گۆڕانخواز و گەنجی ئەو سەردەمە بوون هاتە مەیدان و
بوێرانە بەرەنگاری لە جودایی دین لە دەوڵەت کرد و ڕەخنەی هەمەلایەنە لە دەسەڵاتدارەتی کۆماری تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی لە ئێران و گەڵاڵەکردن و پیشاندان و جێبەجێکردنی شێوازی خەباتی شۆڕژگێڕانەی نوێ کە تا ئەو کات بێوێنە بوو داهێنا و هەموو ئەوانە بە خێراییەکی بەرچاو کۆمەڵی کردا ڕێکخراوێکی گەورە و جەماوەری لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. لەم بەرنمەیەدا ئاماژەمان بە کاریگەریەکانی کۆمەڵا لەسەر بزوتنەوەی چاپ، پرسی ڕۆشنبیری و کللتوری کۆمەلگای کوردستان کرد. تا بەرنمەیەکی دیکە شاد کامەران و بەختەوەر بژین ماڵەوە.